زیندانیانی سیاسی ڕۆڵە قارەمانەکانی خەڵک دەبێ ئازاد بکرێن. مێهدی قولیان برای سپیدە قولیان بە بڵاوکردنەوەی کورتە بابەتێک لە سەفحەی ئینستاگرامەکەی جەختی کردووەکە خوشکەکەی لەبەر دانی دروشم دژ بە خامنەیی دوای ئازادبوونی لە زیندان بە 2 ساڵی تر زیندان مەحکوم کراوە. لە ڕاستیدا و دوای ئازادبوونی چەند کاتژمێری ڕۆژی 24 مانگی ڕەشەمەی ساڵی 1401 جارێکی تر لەبەردانی دروشمی خامنەی زوحاک ئەتخەینە ژێر خاک بە شێوەیەکی وەحشیانە دەست بەسەر کرایەوە. براکەی ئاماژەی بەوە کرد کە بنەماڵەکەی لە پاییزی ساڵی 97ەوە تا ئێستا بەردەوام سپیدەیان لە پشمیلەی زیندان و تەبعید دابینیوە. وتی لە 97ەوە ئێمە لە هەوڵداین هەڵبەت کە لە زیندانێکی بەرینتر داین چەندین کیلومتر ڕێگا دەپێوین هەرچەند زۆربەی هەفتەکان بەبێ ئەوەی چاومان بە سپیدە بکەوێ چون قبوڵی ناکات و ماندوویەتی ڕێگا و مەسیرەکە بە جێگای ئێمە ماندوو خەمباری دەکات، بەڵام ئێمە ماندوو نەبووین و ماندووش نابین لە ئەوەوە فێربووین ئەم خۆڕاگری و فیداکاریە. سپیدە ڕۆژی سێشەممە 24 مانگی خاکە لێوە بە بڵاوکردنەوەی بابەتێک لە نێو زیندانەوە بۆ چوونی خۆی سەبارەت بە دادگاکانی ڕژیم بوێرانە ڕاگەیاند و نووسی کە هیچ ڕەوایەتێک بۆ دادگای فەرمایشی و نمایشی کۆماری ئیسلامی کە سەرۆکەکەی حوکمی ئیعدامی شۆڕشگێڕانی مۆر کردووە لەبەر چاو ناگرێت. ئەو لە هەمان پەیامدا وتی ئامادە نییە بچێتە دادگاو تا کاتێک کە حکوومەتی ئیعدامی ئیسلامی لەسەرکارە و ناڕازیان لە ئیستبداد گرەوگانی حکوومەتی ئیسلامین لە هیچ دادگایەکدا بەشداری ناکات. کۆماری ئیسلامی بە داهاتی بەدەستهاتوو لە هەناردەکردنی نەوت بەرهەمە نەوتیەکان و گازی سروشتی سەرڕای ئەو گەماڕۆیانەی کە لەم ڕۆژانەدا کەمتر لەبەر چاو دەگیرێن دەم و دەستگای سەرکوت ئەم تەنیا هۆکاری مانەوەی بەسەر پێوە ڕاگرتووە. یەکێک لە سەرەکیترین ئامرازەکانی سەرکوتی زیندان ئەشکەنجە و ئیعدامە. زیندانیانی سیاسی کە بە هەژمارکردنی زیندانیە سیاسیە تازەکان ئاماریان دەگاتە هەزاران کەس و ڕەنگە زیاتریش بە خۆڕاگری و خەباتی ئازایانەیان ئەم ئامرازەیان بە توندی بێکاریگەر کردووە. خەباتی ئیلهامبەخشی سپیدە قولیان بەشێک لەم خۆڕاگری و خەباتە بووە کە کاریگەری لە خەباتی دەرەوەی زیندانیش وەرگرتووە. نامەکانی نەرگز محەممەدی چالاکی سیاسی و توێژەری مافەکانی مرۆڤ نیشانەیەکی ترە لەو ڕۆحیە خەباتکارانەیە. ئەو لە نامەکەیدا کە ڕێکەوتی 24 مانگی خاکەلێوەی 1402دا چووە سەر سایتەکان نووسی خەبات لە دژی حیجابی ئیجباری لە ڕەوتی تێپەڕین لە کۆماری ئیسلامی پێگە و گۆڕەپانێکی بەرین و بەهێزی خوڵقاندووە. ئەم خەباتە نەتەنیا بۆ دەستەبەربوونی مافەکانی ژنان بەڵکو لە مەداری بانتردا بۆ دەرخستنی شکستی سوڵتە و سەیتەرەی حکوومەت نەتەنیا بەسەر جەستەی ژندا بەڵکو بەسەر پەیکەری کۆمەڵگادایە. نەرگز لەم نامەیەدا بانگ لە ژنانی تێکۆشەر دەکات تا درێژە بە شۆڕشی ژن ژیان ئازادی بدەن. ئەو وتی داوا لە ژنانی بوێر و تێکۆشەری ئێران دەکەم ئیجازە نەدەین بە گوشار و سەرکوت و بە داسەپاندنی حیجابی ئیجباری حکوومەت ئیقتیداری کارتۆنی و لەرزۆکی درێژە پێبدات و پیشانی بدات. یان نامەی هاوبەشی ڕەزا شەهابی چالاکی کرێکاری ناسرا و کەیوان مۆحتەدی کە داوا لە لاوان دەکەن تا بەهرەکەشی هەڵاواردن و توندوتیژی لە ڕیشە دەربێنن. لەم ئاخرەدا نامەیەک لەلایەن زیندانیانی سیاسی بوێر و تێکۆشەر گوڵڕۆخ ئێرانی کە یەکێک لەوانە بڵاو کراوەتەوە لە ژێر ناونیشانی لە چی پەشیمان بین. گوڵڕۆخ دوای وێناکردنی دەوری کۆماری ئیسلامی لە خوڵقاندنی هەژاریەکی وێرانگەر ئیستبدادی هار و گەندەڵی بێوێنە ئاماژە بەم خاڵە دەکات کە پێشنیاری قازی
بۆ دەربڕینی پەشیمانی و داوای لێبوردنی ڕەت کردوێتەوە و بە خێرایی 7 ساڵ زیندانی بەسەردا سەپاوە. ئەو نامەکەی بەم جۆرە کۆتایی پێدێنێ: پەشیمانی بەشی ئەوانە بوو کە لە مێژوو دەرسیان وەرنەگرت و ئاخێزی شۆڕشگێڕانەی خەڵکیان نەبینی، با گیرۆدەی چارەنووسی دیکتاتۆرەکانی پێشوو بن. ئاتەنا دایمی چالاکی مافەکانی منداڵان و مافی مرۆڤ و زیندانی سیاسی پێشوو لە ئیفشاگەریەکی بەڵگەمەنددا پردی لەسەر بارودۆخی ژنان لە زیندانەکانی قەرچەک و لاکانلادا و بە وردی باسی لەو ستەم و چەوسانەوەی کرد کە دژ بە ژنانی زیندانی ئاسایی دەکرێت کە بەرپرسانی زیندان و زیندانوانان بە شێوەیەکی وەحشەتناک مافی زیندانیەکان پێشێل و لە ڕێگای تەعاونی زیندانەوە ئەوان بە توندی دەشەوسێننەوە. ئەو باسی خەباتی زیندانیانی سیاسی و لەوانە خۆی دەکات بۆ دیفاع لە مافەکانی زیندانیانی ئاسایی و کاریگەریان لەسەر بەدی هاتنی ئاڵوگۆڕی بەرچاو بە قازانجی ئەوان. زیندانیانی سیاسی بەشێکی گیانەکراون لە شۆڕشی ژن ژیان ئازادی. ئەم شۆڕشە بە ئارامی خەریکە پەیداویستیەکانی بەرەو پێشچوونی داهاتووی خۆی بنیاد دەنێت. گومانی تێدا نییە کە لە ئاخێزی داهاتووی ئەم شۆڕشەدا ئازادی زیندانیانی سیاسی لە سەرووی داخوازیەکانەوە دەبێت و شۆڕشگێڕان سەرنجام بە شکاندنی دەرگای زیندانەکان ئەم ڕۆڵە قارەمانانەی خەڵک بە ئامێزی هاوڕەزمان و بنەماڵەکانیان شاد دەکاتەوە.